پێغەمبەری خوا فەرمێ عەلەیه الصەلاة وەسسەلام باسی پێش ئیسلامەتی ئەکا لەناو بەنی ئیسرائیلە ئەفەرمێ بەینەمە كلب يطيف بركية كاد أن يقتله العطش لبيش خوتان لنوا إسرائيل سەگێک بە دەوری بیرەکە ئەسوڕایەوە خەریک بوو لە تو نابخنکێ چونکە ناتوانێت بچێتە ناو بیرەکەەوە ئاو دەربێنێ و ئاو بخواتەوە إذ رأته بغي من بغايا بني إسرائيل بەڵام لەو کاتە ئافرەتێکی داوێن پیس ئافرەتێکی زیناکەر کە هەر مەشهور بووە بە زیناکردن لەو کاتەیە ئەم ئاژەڵەی بینی ئاوها بە توێنێتی بە دەوری بیرەکەی ئاسوڕێتەوە ئەفەرمێ فنزعت موقها فسقته فغفر الله لها ئەویش ئەوەندەی پێکرا کە پەرژینی قایم بێ پێڵاوەکانی داکەن و چووە ناو بیرەکە و پڕی کرد لە ئاو هێنا و سەگەکەی پێ ئاودا خوای تەعالا بەهۆی ئەم کردەوەی و ئەم چاکەی لەگەڵ ئەم ئاژەڵەیە لی خۆش بوو لە کێ خۆش بوو لە ئافرەتێکی زیناکەر کە خوا ئەزانێ 100,000 زینای کردو چەندێ زینای کردو هەر مەشهورە بەوە خوای تەعالا لی خۆش بوو کەوا بوو ئەگەر خوای تەعالا ڕەحم بە داوێن پیسێک بکە کە چاکەی کردووە لەگەڵ ئاژەڵێکە ئەی ئەگەر پیاوێکی چاک ئافرەتێکی باش بێ ئینسانێکی ساڵح بێ لەگەڵ مرۆڤەکانە چاکە کار بکە دەبێ خوای گەورە چۆن ڕەحمی پێ بکە کابوو ئەمەش سیفەتێکی زۆر عەزیمە